ئێستا پرسیارەکەین نابینن ئەسڵ لە غولاتی تەکفیر و تەبدیعدا سوئی ظن بێ ئەسڵ تیان داوە نییە یعنی بۆ نمونە ئێوە خۆتان دەناسن یا خۆتان ناناسن بلا شەک هەموو کەسێک خۆی دەناسێ هەموو کەسێک معدەنی خۆی دەناسێ والله هەر یەکێک لە ئێمە خۆی دەناسێ هل هو صادق مع الله ومع دينه أم هو كاذب هەمووان دەزانین ئێمە لەگەڵ خوای خۆمان لەگەڵ دینەکەمان ڕاستین یا درۆ دەکەین بەنام رب العالمین بەلای کابرای تەکفیریەوە تۆ دین فرۆشیت یان نا گومان دیقەت دێ گومانی کابرای تەکفیری ئێمە هەمومان دینمان فرۆشتووە ئێمە هەمومان بە دوای شەهوات و مەلەذاتی دنیامان گۆڕیوەتەوە هەڵمان بژاردووە بەسەر دینەکەماندا ئێمە بۆ خاتری ئەوەی کە پلەیەک و پۆستێک و پارەیەکمان دەستکەوێت تەواو ئێمە جاسوسی بەسەر مسلمانانەوە دەڵێ دەکەن معاذ الله ئی والله هەمووی سوء ظن ئەو سوء ظنت پێ دەبا ئەنجا دێ وردە چل لەسەر دەکا ئیشت لەسەر دەکا ئەوە ڕێی بۆ خۆش کرد دەرگای بۆ کردەوە کە دەرگای بۆ کردەوە ئێستا هەر شتێکی تۆ ببینێ تەرجیحی جانبی شەڕی تیادا دەکات لەسەر جانبی چی؟ لەسەر جانبی خێر تۆ لەگەڵ مەسئولێکدا دەنیشی ئەخر جانبی خێری تێدا ئەم قەزیە تێدانە چۆن تێدانە ئەو دێ تەرجیحی جانبی شەڕ دەکات کاکەمە بۆ چۆتە لای مسلمانان بۆی مسلمانان بەگرت بدا بۆی جاسوسی بکە ئەها سوئی ظنەکە چۆنیش دەکەن ئێ باش اینجا لەناو خۆیاندا وجا دەست دەکەن بە غیبەتەکە لەگەڵ یەکتردا ڕقی یەکتر تون دەکەن و بغض لە دڵی یەکتردا زیاد دەکەن بەرامبەر تۆ تەباغەضەکە دروست بوو تەدابڕەکە دروست بوو اینجا چی خوێنی حەڵاڵە خوێنی حەڵاڵە ئەمانە عەبدی تاغوتن خوێنیان حەڵاڵە پێی بڵێ وەرە مەرحەلە من مەرحەلە پلە بە پلە بگەڕێەوە دواوە ئەو خوێن حەڵاڵکردنت ڕاز نەبوو تەباغضەکەت ڕاز نەبوو غیبەتەکەت هەر گوناح بوو و سوئی ظنەکەت هەر تاوان بوو وەرە ئێستا بە دڵێکی پاکەوە سەیری قەزیەکەکە لە جیاتی ئەوەی کە تۆ غیبەتی فڵانکەیت و خوێنی حەڵاڵکەی واللهی دەستخۆشی لێ دەکەیت دوعای خێری بۆ دەکەیت کەواتە لە چیەوە دەستی پێکرد سوئی ظن هەمان شت کە تۆ دەیکەی خۆیان بیکەن چییە چونکە سوئی ظنەکەیان بەرامبەر خۆیان نییە مشکلە نییە یعنی مثلا زۆربەی ئەوانەی کە چوونەتە ناو جوغزێکی تەسکی حیزبایەتی و بە ناوی دیندارێتی دەبینن زۆر بە ئاسایی سەرکردەکانیان لەگەڵ سەرکردەی حەزب عەلمانیەکان دادەنیشن یا دانانیشن چۆن دەڵێ تەقەلەد و بەردێ لایەن کەسێک لە خۆیان دەڵێ ئەمە عەمیلە بەکرێ گیراوە خۆفرۆشە دین فرۆشە هیچ غیبەتێک هیچ بوهتانێک هیچ شتێک ناکرێت ئەی کاکە فڵانە کەستان بینی لەگەڵ فڵان دانیش بوو کاکە بۆ کاری مسلمانان چوە بۆ خزمەتی مسلمانان چوە ئێستا حسنی ظن بەو دەبا بۆیە هیچ مەرحەلەیەکی تر نابڕێ نە غیبەتی دەکا نە تۆمەتی بۆ دروست دەکا نە ڕقی لێی دەبێتەوە نە قسەیەکی پێ دەڵێ ئەبەدەن بۆ ئەسڵەکە حسنی ظن بۆ ئەوەی خۆی بەڵام کە سوئی ظنی بەرامبەر تۆ هەیە هەرچی بیکەیت کەی تۆ باشتریشە لەوەی ئەوان دەیکەن ئەو هەر تەفسیری غەڵەتی بۆ دەکات کەواتە مەصدەری شەڕ چییە؟ سوء الظن